لە یاریەکانی گەڕی چوارەمی خولی نایابی کوردستان لەسەر یاریگای دەلال زاخۆ میوانداری گازی باکووری شاری کەرکووکی کرد. نیوەی یەکەمی یاریەکە هیچ ڕووداوێکی گرنگی بەخۆیەوە نەبینی و هیچ کام لە هەردوو یانەکە نەیانتوانی بە گۆڵ یەکتر بگەن. لە نیوەی دووەمی یاریەکە زاخۆ دەست پێشخەری کرد بۆ ئەوەی زوو بە گۆڵ بگات. لە خولەکی 52 سیهاد یاسین گۆلی یەکەمی زاخۆی تۆمار کرد. یاریزانانی گازی باکوور هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا. ئەوە بوو لە خولەکی 87 ناوبژیوان فیکەی لێدانی سزای بۆ گازی باکوور لێدا و ئومێد جیهاد لێدانەکەی بەسەرکەوتووی جێبەجێ کرد. ئەنجامەکەی یەکسان کردەوە. یاریەکە بە یەکسانی بە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتایی هات. بەم جۆرە زاخۆ بووە خاوەنی 3 خاڵ و لە خانەی دێمی ڕیزبەندیدایە و گازی باکووریش بە 5 خاڵ لە پلەی شەشەمدایە.